ئێوە حاضرن لە کوێ ڕاپرسیێک بکەن ئەوەی بباتەوە ئەوی دەڕێ و شارە بکات دەنگی ژەدەمە یەکێتی بە حەقەت پارتی لەبەر یەکێتی چی ناکە یەکێتی لەبەر پارتی چی ناکە ئەو لای یا بۆ لەگەڵ حزب قسام کە قسە لەگەڵ من نەکە حاجی قادری کە دەرەی ئەوەیە زەبارێ وەزم کوێ لە کۆیە لەو پەرشوە خێرە جادەیەکی 2 کیلۆمەتری لە کۆیە بە 11 ساڵ تەواو نەکرێت پەیوەندی بە هەڵبژاردنەوە نییە ئەمن چاوم دێشی یەک قسەم پێ ناکەی ئەمە قسەک دەکەم بۆ دەڕۆم خەڵکینە کێ بەهێزە؟ بەهێز ئەوەیە قووەتی هەبێت پارەی هەبێت دەستهەڵاتی بەدەستەوە بێت بەڵام کێ بەهێزترە ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت ئەوە توی ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت بنیویدار ئەحمەد ئەمە بەرنامەی منە بۆ هەڵبژاردن هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە؟ ئێرە کوێیە ئەو شارەی لەسەر کاغەز و جوگرافیا سەر بە محافزەی هەولێرە بەڵام بەواقع سەر بە ئیدارەی سلێمانیا ڕاستتر بڵێم سەر بە یەکەتی نیشتیمانی کوردستانە قەراری کوتای یەکەم لێرە ئەوان دەدەن باڵ تاالبانی سەرروکی یەکەتی لێرە لە کوێیە سڵاوی نار بۆ محافزی هەولێرە گوتی کاکە لۆ پرۆژە لەو کۆیە ئەنجام نادەن هاتی گەڕین لە کۆیە گەڕەکەکانی کۆیەمان بینی شەقامەکانیشمان بینی خەڵوتی وڵە کاکە پرۆژە لێرە نییە نا دوای ئەوە کە کوێیەمان بینی سڵاو نرد بۆ محافزی هەولێر ئومێد خۆشنا وتم سڵاو محافز لۆ پرۆژە بوو کۆی ئەنجام نادەن وتی کاکە با تاقیمان بکەنەوە وەڵڵاه پرۆژەی تێدا ئەنجام دەدەین ئەمە بەرنامەی منە هاتووم لە کوێیە هێشتا ماویەتی دەربکەوێت کێ بەهێزە؟ کۆیە لە ڕووی ئاوەدانیەوە سەدا چەندی دەدەیە؟ وڵای لە ڕووی ئاوادای وڵای نیوانی نیوەنی 50 بە 50 ئەمن بخۆم یەکێتیم تێدەگەی دەنگی ژەدەمە یەکێتی بە حەقەت ئەم جاش دەنگی دەدەیە بە یەکێتی پرۆژەش نەکە دەنگی دەدەیە پرۆژەش نەکە دەنجێ دەمێ گلەیش تابێ هەر دەنگی دەدەیە گلەیش هەبێ دەنجێ دەمێ سەلام عەلەیکۆ گو باشن تەندروستی مام حاجی کوی چەند باشی زۆر باشی هەڵبژی جەوە هەڵبژاردنە کێ بەهێزە لە کۆیە پارتی بەهێزە یەکەتی بەهێزە معارزە بەهێزە هێشتا دیار پارتی لەبەر یەکێتی چی ناکە یەکێتی لەبەر پارتی چی ناکە ئەنگو چ دەکەن ئەنگو چ دەکەن ئەمە داڵغەی لێ دەدەین لە دیانی داڵغێ لێ لەبینی دوو لاینە هیوادارین یەکێک بێ ئاوەڕ لە کوێ بداتەوە ئەسا نازانین ئەو لای یا ئەو لای ئەو بینی خۆمان بێت ئەوە بە دەنگی کەس قساکەین پارتی وتی دەنگ بە ئێمە بدەن خزمەتی کۆیەکەین وەڵڵاهی خزمەتی کردووە فەرموو بە خەڵکی شاری کۆیە بڕیار بدا ئەو جارەوە هەڵبژاردنی لیستی 275 سەربژێری تو پارتی بەشەنازیەوە چۆن بەرشەنازیەوە سەلام عەلەیکۆ ئەگۆ خەڵکی کۆیەنە دەوروبەری کۆیە کوێ وەرە نەچە مام وەرە هەندێک لایم بە مام باشی ئەوە هەڵبژاردن هەڵبژاردن ئەو برادەرە دەڵێ کاکە کاکەڵمەت کاکەڵمەت هەڵبژاردن چییە چی بۆ کۆیە بکرێتن دەچی دەنگ دەدەی بۆ حزبانە بۆچی دەدەی وڵا لە بۆی جار و بانوم قەپشانەمان لۆساکەن هیچ خزمەت گوزارەشی نییە کۆیە کەوتیتە مەعبەینی دوو بەرداشە هەمیشە دەنگ دەدەن گۆ ئەی چۆن ئەم جارە دەنگی گۆ بە حسابە ئەی چۆن ئەی بە حساب دەبی ئەوڵی شڵەت چی زیاتیشمان بۆ دەبی بۆیە دەنگ دەدەین هەمومان دەنگ دەدەین بەکێ بە ئیسلامیەکان خۆمان دەزانین بە معارزە
ولا خو ما ندزان بارتي بيكتي اما خو دنگ بيشيدي دم اي مثلا مو قليك الله هيج بو كاركو بو كويا نكرا شو نكرا اوزر نساو خوي نساو هي سنكرا سابيا وتشارك عندك ذلك برضو في حاضر قادري كدري او زباله فاكتور التاقيم امكنه واضح ان شاء الله ان شاء الله تاقيم كان ان شاء الله والله زادك ابرا شي تاخذون برو بيواني بحال جاردن واني سناك سناكم اوان ودي خدمات بكري نكري ودي بكل دواء بيوان شو كتشيتا قبري هاي بيوان بحماوي بس عمن سوتشد علي لا سراوا سناكم نسيش تشي عدوده بين مثلا رين مايا وخلقه بكاي باز دم دايلي برد تخوخ سبكه تخوخ خايق سناكم ناوي حاجي باشي تو تمام خلقي كويه وزن كويه لكويه لو برخرا لو برخرابي ده كو لو خراتنا كو خرابه خراب لا تشيا يا عم زار استوى هالبجاردن هاتوا دنگ دي بوي چاك بكريت سناك چون سناك برو دنگ بده بوي چاك بكريت فلت ها برد سناك لنا هرسكه هیچ شتێک بەدەستێشێتی نییە خەڵکیێرە زۆرترین دەنگی نییە بێ هیچ شتێک بەدەستێشێتی هیچ ئەی بەدەست کیە بەدەست دەنابی سەرۆکە هەموو شتێکیش بێ چارەسەر دەکەن ئەوە هەڵبژارتنە بەشێکی ئەو گەنجانە وتان هیچ بۆ کوێ نەکراوە هەندێکیان وتی نا باشە ڕازیم بە وەزای کایەتی ئەتو چ دەڵێ والله وسطه براني أريج نكرا كراه بلام باش زوريني نكراه زورينا نكراه ئێستا و هەڵبژارتنە ئێستا و کوڕێک لێرە بوو کووە وتی با جارێک خەڵکی کوێە مەسەرەن پارتی تاقی بکاتەوە کابوویان دەکریان نەکرێت حتما تاقیکردنەوە باشترین بەڵگەیەوە گومانی کێدانە هەر کەسێک بێ بتوانیتن بە ئازادانە دەنگ بداتن بۆ نا توش لەگەڵ ڕێی ئەوان بووین بە دڵنیاییەوە ئەم چێ کاری باشکا لەگەڵەوە مام چاوشین تۆ باشی تۆ وەرە سەحەت باشە تۆ خۆت کەشقەت کردیە باسی هەڵبژارتن هاتۆ دەڵێ چی من چاوم دێشی یەقسم پێ ناکەی ئەمە قسەک دەکەم بۆ دەڕۆم کاکێ بیدات پێمان خۆشە منافەسەتی شەریفانە لە بین یەکێتی پارتی هەبی لەسەر کۆیە لەوەی بە قازانجی کۆی و بە خزمەتکردنی کۆیە بشێتەوە وڵا ئێستام یەک لە بار خۆم یەکلای هەر کردوەوە هەر دەنگ بێشێتی ئارێ وڵا ئەوە تەبیعاتی خۆمە و هەر کەسە و بیر و باوەڕێکی خۆی هەیە پرۆژە بکرێ نەکرێت پرۆژە بکرێ و نەکرێن بۆ من هەر ناکرێ جا من بەدەنجی من هیچ ناکرێ هەر دەنگێت بەدەنگیا هیچ ناکرێ زەحمەتەوە پرۆژێکی 11 کیلۆمەتری 8 کیلۆمەترە بە 11 ساڵ تاوی نەکرد ئەوە ئەلێرە بەغادان غادێ بە چارەکێک دیبڕی دوو ڕۆژە شەقامێش کردەوە 5 حادسە لێ بووە ولو 50 دعم كده هو بروجي نفر دم ئێواران بڕۆ سەر فەیسبوک دعمك بوده بكاميرا كتكاكا او ريبا نكريتو دڵ تاقیم لە کوێ ناتوانم گوت لە هەموو یەکەم بۆ هیچی بۆ کۆی ئەگەر پرۆژێ و جارەی چییە کە ئەو شارە باشە خێرە جادەیەکی 2 کیلۆمەتری لە کۆیە بە 11 ساڵ تەواو نەکرێت باشە بەڵام جادەیەکی 12 کیلۆمەتری دەکەنەژان تا دەربەندی گۆمەسپان تەواو بکرێت بە دوومان ئەوە بە 11 ساڵ تەواو نەکرێت ئەوە چێ ئەوە دەکات فەرقەکە زۆرە زۆریش ینی دەزانی دوور لە مزایدەی سیاسی با خەڵک مزایدەی سیاسی نەکە ئێمە هەمووی دەبتەولە بێزار بوون لە ئەمە حکومەتمان دەوێت حکومەتێک بە چاوێکی یەکسانی من و تۆ ببینێت تۆ لە بادینانەوە هاتووی من لێرەوە دێ وەکو یەک بڵێ کاکە ئەو دوو هەرێمە هەموو ئیمنە وەتی دەیەوەنیا باش فەرمو بینن هەڵبژاردنەکەی وا لێ بکەن با ئەو کەسێک کە دەفتە بەرپرسی ئیدارەی کۆیە با حیزبی نەبی باشە با حیزبی نەبی ئەوە بۆ با حیزبی نەبی ئەوە بڕۆ لەگەڵ با بیکەین با حیزبی نەبی ئەوە بڕۆ لەگەڵ حزب قسام کە با حیزبی نەکە باشە ئەوە لە کاتێکدا با حیزبی نەبی ئەوە لە کاتێکدا با حیزبی نەبی بزانە ئیدارەکە کو دەڕوە باشە ئەوە لە کاتێکدا تو دەیڵێ کە لە هەولێرش کەسێک بۆ فەڕاش ئەمە دەرێن ئەمە باسی کۆی دەکەین باسی تەقتەقیش ناکەین ئەمە باسی خزمەتکاری کۆی دەکەین لەو مناقشە شتێک بۆم دروست بوو ئێوە حاضرن لە کوێ ڕاپرسیەک بکەن ئەوەی بباتەوە ئەوی دەڕێ و شارە بکات لەو شارە ئەو جارەی هەیە ئۆکتۆبری ناشرینە لە بۆ ناوشەوەکەی ناگونجێت ئەو جارەی بە دیار دەکەوێت لە 275 بە دیار دەکەوێت
فەرقی دەبێت لەگەڵ هەڵبژاردننی کاکا من نهاتم من پارتی و یەکێتی ناوێت جیاوازی کۆیان بۆ بکاتە شار من پارتی یەکێتی ناوێت کۆیان بۆ بکاتە من حکوومەتم دەوێت کۆیان بۆ بکاتە شار ئەزیزم حکوومەتێک پێی بڵێن حکوومەتی سەگەی مامۆستای زۆر زۆر ئەو حکوومەتی دێنایەوێ حیزب لە حکوومەت گەورەتر حکوومەت دەبێت هەموو کەس گەورەتر بێت حزب چیە حزبمان هەر ناوێت گەر حکوومەت دەبێت کاکە جان هاتی چێ یەکێتی چێ حکوومەت لێرە باڵا دەست بێت هەر لە کۆیە ئێستا باڵا دەستە کۆیە ئێستا باڵا دەستە قسەکەی برادەرەی ئەوەی دێنێ کاک هەر شارێک پارتی زۆری نێنە بە ئیشی لێنای حکوومەت باڵا دەستە ئەگە بەناوی پارتایەتی دێنە سەیدەی ناوێت لە مناقشەی خەڵکی کۆیە گەیشتمە و قەناعەتە خەڵک حتا ئێرە هاتووە بوو نەبوونی پرۆژە ڕەنگە خەڵکی کۆیە لەگەڵ ئەوە بێتن کێ پرۆژەی بکاتن ئەو لە کوێ بەهێز دەبێتە